کە باس کرد باسی بەگشتی باسی هوەر و چالاکیە هوەریەکان و گرفتە هوەریەکانی ناو شاری کەرکووکەکەین بۆ پێی کە کەرکووک شارێکە یاخود پارێزگایەکەکە تا ئێسش هەر کێشە و ململانەی ئەوە هەیە کە لەولاوە عێراقیەتە سەرخەت لەم لاوە هەرێمی کوردستانیەتە سەرخەت ئەوەڵێ کوردیە ئەوڵە شارێکی عەرەبیە بۆیە چالاکیە هوەریەکانیش بە دەرنیە لەم بابەتانە و لەم ململانانە ئەنجا بەڕێوبەری ڕۆشنبیری کەرکووکمان لەگەڵە ئەمبانیا باز لە گرفتەکانی ئەو بەڕێوبەرایەتیاکەین باز لە کار و چالاکیەکانی ئەو بەڕێوبەرایەتیاکەین و باز لە سنووری چالاکیەکانی بەڕێوبەرایەتی ڕۆشنبیری کەرکووکەکەین لە پارێزگای کەرکووکە بە میوانداری زۆر بەڕێز کاک محەممەد سەید ببوورە کاک محەممەد سڵاوت لێبێ بەیانیت باش ئەم بانیا ئەمانوێت لە کەرکووکەوە باز لەوە بکەین بزانین ئەو چالاکیە هوەریانە ئەو گرفتە هوەریانە چینجا پێم خۆشە سەرەتا لەوە دەست پێ بکەین بزانین بەڕێوبەرایەتی ڕۆشنبیری کەرکووک کار و چالاکیەکانی چییە؟ بەیانی بەڕێستان باش بەیانی هەموو بینەرانی بەڕێستان باش بەڵێ بەڕێوەتی ڕۆشنبیری هوەری کەرکووک چالەکیەکانی لە هەموو وارەکانی هوەرە خۆی بینێتەوە لە بوارەکانی شانۆ و موزیک و شێوەکاری و فلمسازی و بوارەکانی تری ڕۆشنبیری دیارە لە شارەکانی ترا بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیریەکان زیاتر تایبەتمەندی خۆیان وەرگردەوە بۆ نمونە لە سلێمانیان لە هەولێر هەر بەڕێوەبەرایەتی و تایبەتمەندی خۆی هەیە کە کار بۆ بەڕێوەبەری شانۆ جیای سینەماجیایە و شێوەکاری و موزیک بەڵام لە کەرکووکە ئەمە تەنها ئەک بەڕێوەبەرایەتیمان هەبوو بەڵام بەداخەوە بەڕێوەبەرایەتیش هەر بەهۆی قەیرانی داراییەوە بووە باش ئێستا ئێمە بەشێکین بەشی ڕۆشنبیری هوەری کەرکووکین بەڵام لە ڕووی چالاکی و کار و چالاکیەکانمانەوە توانیمانە تا ڕادێکی باشە کە ئێستا ئێوە بوون بە بەشێک ئەمە گرفتان بۆ دروست ناکە بۆ چالاکیەکانتانانی نەتوانن ئەو چالاکیانە بە شێوەیەکی فراوانتر ئەنجام بدەن کە لە بەڕێوەبەرایەتیەوە بوون بە بەشێک لە چالاکی یاخود لە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری کەرکووکە بەڵێ بێگومان کاری زۆر کردە سەر بەڕێوەبەرێتەکەمان ئێمە پێشتر کە بەڕێوەبەرایەتی بووین خاوەنی بودجەی خۆمان بووین یانی ئەمە زیاتر دەستکراوە بووین بۆ کار و چالەکیەکان زیاتر ئەمانتوانی خزمەتی بواری هوەری ڕۆشنبیری بکەین گروپە هوەریەکان تیپەکان هەموو ئەمە هاوکاریمان ئەکردن وەکو خۆشمان یعنی وەکو دایرەکە یعنی بودجەی تایبەتی خۆی هەبوو ئەمە زۆر ینی وای کردبوو کە بزاوێکی ڕۆشنبیری باش لە شاری کەرکووکە بەڕێوە بچێت بەڵام ئیتر کە بوو بەبەش بێگومان وحدی حسابی نەما ئیتر ئێستا ینی بەهۆی ئەو قەیرانە دارێ و شانە ڕووبوو ڕوبەڕووی دایرەکەمان بووە ئیتر وەکو پێویست ناتوانین ینی بڵین کار و چالێکەکانمان بەرە بێبدەمیان لەگەڵ ئەوەشدا هەر بەردەوام بووینەوە لە ڕێگای بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری هوەری سلێمانیەوە توانیمانە تا حدێکی باش ئەو پرۆژانەی کە مەسەن بڵێن پێشکەشیەکەین بتوانین ئەگەر لە هەمووشی نەبێ بتوانین لە 150شی جێبەجێ بکەین. باشە کاک محەممەد ئەم کار و چالاکیانەتان تەنها لە سنووری کەرکووکدا یاخود دەچێتە دەرەوە یاخود شوێنەکانی دیکەش پەیوەندی دەکەن پێتانەوە؟ ئێمە کار و چالێکەکەمان زیاتر بۆ شاری کەرکووکە بەڵام چالاکی زۆرمان هەبوو ینی چونەتە دەرەوەی شاری کەرکووک هەر لە ڕێی دایرەی ئێمەوە بۆ نمونە لە ئێمە پشگیری مەسەن کۆمەڵێک گروپی شانۆیمان کردو ئەوان توانیان شانۆکانیان بەرنە دەرەوەی وڵات بۆ نمونەتی پیشانۆی هەوار کە ئێمە شانۆگەری سەلمە لە ڕێگای دایرەی ئێمەوە بودجەی بۆ تەرخان کرا و توانی لە کۆمەڵی فستیڤاڵی نێودەوڵەتی بەشدار بێت هەروەها لە فستیڤاڵی شانۆی شەقام لە مەریوان لە زۆر شوێنی ترا ینی وەکو بەڕێوەبەرایەتی لە بواری
فیلمە لە فستیڤاڵەکانی فیلمی دهۆک لە سلێمانی زۆر جار بەشدار بووینەوە توانیمانە ینی هونەری کەرکووک بەرنەدەرەوەی شاری کەرکووکش. بەڵێ کاک محەممەد چەند گروپ و لایەن و ئەوانەی کە دێن پەیوەندیتان پێوە دەکەن سنوورەکەش یانی ئێمە لەبەرەوە بڵێ ببوورە بەردەوام بە کاک محەممەد فەرموو. مەبەستمەوە بوو یانی ئێمە پێشتر بەشێکمان هەبوو لە داقوق بەداخەوە ئەو بەشە لە 16 ئۆکتۆبەرە ئەوە دەستی بەسەراگیرا و ئیتر ئەو بەشە ئیتر نەیتوانی ئیشکارەکانی بەڕێوەبەرێ بۆیە بارەگاکەیشی داگیر کرا بەداخەوە ئیتر ئەو بەشێکی سەر بە بەڕێوەتی ئێمە بوو ئەوە نەما بەڵام چەندین چالاکیمان لە شاری داقوقا ئەنجام داوە و لە ناو شاری کەرکووک ئێمە تەنها بەس بڵین بۆ کوردیە زۆر جاریانی بۆ نەتەوەکانی تریش ینی دەرفەتمان ڕەخساندووە کە ئەوانش لەگەڵمانە هاوبەش بن و چ لە فیستیڤاڵەکانە یاخود کاری هونەری ترە. باشە کاک محەممەد باست لەوە کرد کە دەرفەتان ڕەخساندۆ بۆ شوێنەکانی دیکە کە بەشداری بکەن لەگەڵتانە چەند گروپی تر هەیە کە پەیوەندیان کردبێت بێتانەوە کە بۆی بەشدار بن لەگەڵتانە ئایا هەلو مەرجەکان چین بۆی بتوانن مۆڵەتیان بدەنێ بەشدار بن لەگەڵتانە؟ بەڕاستی بۆ نموناڵێم ینی گروپی هەڵپەرچی هەیە لێرە گروپێکن هونەری میلین ینی تایسە لە چەندین فیستیڤاڵە لە ناوخۆ لە دەرەوە بەشداریان کردووە ئەو گروپە زۆر جار هەوڵیان داوە لە ڕێگای ئەمەوە مۆڵەت وەرگرن بەڵام بەداخەوە تایسە شەکیان جێبەجێ نەکراوە ئەوە هەموو پێکاتەکانی شاری کەرکووکی تایە چ کورد و تورکمان و عەرەب هەمووی مەسیحی لە خۆیەگرێ بەڕاستی نمونەیەکی جوانی شاری کەرکووکن بەڵام چەند جار ئێمە ویستمانە ئەم گروپە ینی وا بکەین هەریس نەبێت بودجەیەکیان بۆ دابینکرێ یاخود وەکو بڵێن ئیجازەیەک بدرێن لە وەزارەتی ڕۆشنبیریەوە بکرێن هەریس نەبێ وەکو عەقدێک بۆیان بکرێت بۆی نییە پەرتەوازە نەبن و بتوانن زیاتر خزمەتی بواری کەلتور و فۆلکلۆری کوردی بکەن و کوردی و نەتەوەکانی تریش لە شاری کەرکووکە. هەروەها ئەمە فستیڤاڵی مەقاماتمانەیە فستیڤاڵی عەلی مەردان بۆ مەقام خولی یەکەمی بەڕێوە چوو بڵێن 2003 لە 2004 بە هەمان شێوە ئەو پرۆژەیەمان تەقدیم کرد بەڵام بەداخەوە لە کۆتایی ساڵە نیازبووین ئەو فستیڤاڵە بکرێ بە بۆی قەیرانی داراییە کەوتە ئەم ساڵ ئەو فستیڤاڵەش بەڕاستی هەموو نەتەوەکان یانی لێرە گروپێکی تورکمانی بەشدار بوون لە شارەکانی ترەوە لە سلێمانی و لە کۆیە و لە چەمچەماڵ و لە کۆمەڵ کەفری و کەلارەوانە ئێمە دێن و ئامادە بوون ئەو فستیڤاڵش بۆ خزمەتکردنی بواری مەقاماتە خۆتان نەزان ناوچەی گەرمیان و کەرکووک دەوڵەمەنە بە بواری مەقامات بۆیە ئێمە ویستمانە ئەم فستیڤاڵە پەرە پێ بدەین بە ئومێدەن لە داهاتوێکی نزیکدا خولی دووەمی ئەو فستیڤاڵش هەر لە شاری کەرکووکا بەڕێوە بچێت. زۆر باش کاک محەممەد ئەگەر ئامارێک یا داتایەک لابێ ئەو تیپ و گروپ و ڕێکخراوانەی کە کاری هونەریەکەن و لە لای ئێوە مۆڵەتی ڕسمیان هەیە مۆڵەتی کارکردنیان هەیە لە ناو شاری کەرکووکە چەند گروپن چەند گروپی شانۆیی هەیە چەند گروپی مۆزیک هەیە چەندێک لەو بوارانەی کە بواری هونەرین کارەکەن ئەو مۆڵەتانە کە لە لای ئێوەن تا ئێستا مامەڵەی چەند گروپتان بەڕێ کردووە؟ بڵێ ئەوەی ڕاستی بێ لە شاری کەرکووکە کۆمەڵێک گروپی هونەری زۆر هەن یان بەڕاستی چ لە بواری شانۆ یاخو گروپی مۆزیک بەڵام بەداخەوە ینی ئەڵێم لە شاری کەرکووکە ئەو گروپانە ینی هیچ هاوکاریەک ناکرێن ئێمە وەک خۆش باسم کرد ئێمە خۆشمان ینی بودجەیەکمانە بۆیە بەداخەوەی کە ناتوانین هاوکاریان بین چەندین گروپ پەیوەندیان پێمان کردووە چ شانۆ چ شێوەکاری یان بڵێن وەکو بڵێن مۆزیک بەڵام ئێمە مەگە بتوانین ئاوە لە دەرفەتێکە لە فستیڤالەکە ینی دەرفەتێکیان بۆ بەڕەخسێنن و بیان بڵێن ئیشەکانیان پێشکەشکن
بەڵام ئیتر تاکوتەرە بووە یعنی هاوکاریمان کردوون بەڵام زۆر زۆر لە ئاستێکی کەما بووە بەداخەوە ئەو گروپانە لەبەر ئەوەیە کە تا حدێک نیانتوانیوە هەمویان وەکو یەک چالەکەکانیان پەرە پێ بدەن. باشە کاک محەممەد وەک جەنابتان دەڵێن کار و چالاکیتان زۆر و هەروەها گروپی زۆریش پەیوەندیتان پێوە دەکات و بەڵام لەبەر خراپی بارودۆخ و کێشانی کە خۆت ئێستا باست کرد ڕەنگە کار و چالێکەکان بەپی پێویست نەڕات بەڵام ئایا ئەو هۆڵی ڕۆشنبیری کە تەنها لە کەرکووک هەیە کافیە بۆ ئێوە بتوان کار و چالاکیەکانتان بکەن چکە لە کەرکووک پێوان بێت بەس تەنها هۆڵی ڕۆشنبیری هەیە؟ بەڵێ بەداخەوە تەنها هۆڵی سنتەری ڕۆشنبیریە ئەوەش هۆڵێکی بەڕاستی هۆڵێکی گەورەیە ینی ئەوە بۆ کاری شانۆیی ینی گونجاو نییە تا حدێک ئێمە بەڕاستی کێشەی هۆڵمانەیە لە شاری کەرکووکە ینی جگە لەو هۆڵە هیچ هۆڵێکی تر نییە پێشتر هۆڵی چالاکی قوتابخانەکان هەبوو ئەویشەوە 5 ساڵە ینی بەڕاستی خەریکی نۆژەنکردنەوەی تا ئێستا تەواو نەبووە ینی هیچ هۆڵێک نییە تایبەت بە شانۆ بێ یان گەلەریەکمان نییە بەڕاستی هۆڵێکی ینی شارێکی وەک کەرکووک کە دەیان شێوەکاری بەتوانەی تایە تا ئێستا یەک هۆڵێکی شێوەکاری نییە ینی لەم شاری کەرکووکەیە هۆڵێک نییە بڵێن شایستە بێکەوە تۆ پێشوانگایەک شێوەکاری بکەیتەوە تا ئێستا ئێمە لەسەر ستاند و لەناو هۆڵێکی کراوە ئەوانەیە پێشوانگاکەنەوە کامش هیچ ینی مەرجێکی هوەری تیان نییە کەوا بتوانین بە شێوەیەکی شایستە ئەو پێشوانگایەک شێوەکاری بکەیتەوە ینی بەداخەوەمە لە ڕووی هۆڵەوە زۆر زۆر ینی داوازی ینی کەم بڵێن نیمانە کەم تەرخەمین هیوادارین ینی بەرپرسان ئەوەندەی لایەنێتتر مەسەن بیلەوەکەنەوە پەرە بە شاری کەرودەن لە بوارە ڕۆشنبیری و سەقافی و هوەریەکەیشەوە چایان لەوە بێکەوە بتوانن هۆڵەکان هۆڵی شێوەکاری هۆڵی شانۆ ئەمانە دروست بکەن لە شاری کەرکووکا بۆی بتوانین زیاتر لە بواری کەلتوری و هوەریەوە خزمەت بکەن. زۆر باشە کاک محەممەد باسی گرفتەکانی هوەریمان کرد لەو شارەیە بەڵام باسی بابەتێکی تر بکەین ئێستا کەرکووک سەر لە نوێ خەریکی بودادانەوەیە سەر لە نوێ خەریکی ئەو پرۆژە خزمەت گوزاریانەیە کە ئەنجامەدرێت بەتایبەت لە دوای دەست بەکاربوونی پارێزگاری نوێی ئەو شارەوە وەکو لایەنی هوەری وەکو لایەنە هوەریەکەی ئەو پارێزگایە چیتان کردووە لەگەڵ هەم وەزارەتی ڕۆشنبیری لە حکوومەتی فیدراڵ هەم لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری لە حکوومەتی هەرێم بۆی بتوانن ئەم گرفتانەی کە جەنابەت باسیەکەی هەنگاو بەرەو باشتر بڕۆیانی هیچ هەنگاوێکتان هەڵهێناوە یاخود دەست پێ کردووە بۆی بتوانن ئەم کێشانەی کە باسیەکەی جەنابەت لە کەرکووکە بەرەو چارەسەر بڕوە؟ بەڵێ ئەمە ئومێدمان بە کاگڕێبە هەیە بەڕاستی ئینشاڵڵا بتوانێت هەروەکو چۆن لە بوارەکانی ترا دیارەکە خزمەتێکی بەرچاوەکات بە ئومێدەین لە بواری هوەریەکەیشە ئەو بوارش پشوێ نەخات و ئاوڕی لێ بداتەوە لەو بارەشە خزمەت بکە هەرچەند ئێمە هەواڵێکی خۆشمان بیست لێیکەوە باسیەوەی کردکەوە بەنیازە و لە پرۆژەیەتیکەوە هۆڵی شانۆی ڕۆمانی دروستکار لە کەرکووک تەنانەت شوێنەکەیشی دیاری کردو ئەمەش بەڕاستی زۆر دوو هەواڵی ئاوامان پێ بڵێ دوو هەواڵی ئاوامان پێ بڵێ کاک محەممەد لەو ساکۆکە دەستمان پێ کردووە هەر باسی گرفتەکانە هی دوو هەواڵی ئاوا خۆشمان پێ بڵێ کاکە. بەڵێ ڕاستەکەم وایە نانا ئێمە باسی گرفتەکان نەکەین بەڵام ئەبێ باسی ئەوانش بکەین کە ئەو ڕاستە پرۆژانی کە بەنیازن بکرێت لە شاری کەرکووک ئێمە زۆر زۆر پێمان خۆش بەڕاستی ئێمە کاگڕێبوار لێی ڕابینین پێشتری شەر کۆنتاکی باشی هەبووە لەگەڵ هونەرمەندانە چ لە فستیڤاڵەکانی پێشوو ئێمە لە فستیڤاڵی شانۆی نێودەوڵەتی شانۆی کوردی لە کەرکووک فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقامە لە هەموو ئەم فستیڤاڵانەیە پێشتری پێشەوەی بێتە پارێزگار هەر ینی بڵین کەسێک بۆە زیاتر ئێمە لێی نزیک بووینەوە و زیاتر گرفتەکانی بۆمان چارەسەر کردووە ئومێدمان هەیە بتوانێت لە ئەو پرۆژەیە شانۆی ڕۆمانیش جێبەجێ بکات لەگەڵ ئەوەشە پرۆژەی تر وەکو هۆڵێکی گەلەریەکی شێوەکاریش بەڕاستی ئەوش داواکاری نەی کە ئەو
ئەوەش جێبەجێ بکات بۆمان یعنی لەبەرەوەی کە ئێستا نمونە شاری ینی بڵێن وەکو بڵین گەلێریکی دایم نییە لەم شارەیە ینی کەسێک بێت ئەم شارە بێ لە ئاستی شێوەکاری شاری کەرکووکە بزانێ و شارەزاوێ شوێنێک نییە بەڕاستی بیبی بڵێ ئەمە مستەوای ئەم شارەیە چکەم نەک لە کورد لە عەرەب لە تورکمان لە بواری شێوەکاریە کۆمەڵێن شێوەکاری ناودار و بەتوانە هەن ئەکرێ ئەمانە لە شوێنێکا کۆکرێتەوە بێتە نمونەیەکی جوانی پێکەوە ژیان لە شاری کەرکووکە. باشە کاک محەممەد باسی شێوەکاری کرد خۆشبەختانە خەریکە پەری پێدەدرێ هەروەها باست لەوە کرد کە ڕەنگە وڵێکی شانوی گەورە بکرێتەوە بەڵام ئەیا سەبارەت بە سینەما هیچ هۆڵێکی سینەماتان هەیە؟ بەداخەوە سینەما نییە من خۆم وەکو لە بواری هونەرەکان لە بواری سینەما کارەکەم یعنی تا ئێستا هۆڵێکی وان نییە یعنی لە شاری کەرکووکە ئەو هۆڵی سنتەری ڕۆشنبیرەکە هۆڵە گەورەیە ئەوەش ڕەنگە بۆ سینەما گونجاو نەبێ هەرچەند ئێمە دیداری فیلمی کوردیمان لەوێ کردووە چەندین جار ینی فیلمی سینەمایش یان هێناوە لەوێ نمایش کراوە بەڕاستی خۆشبەختانە ئێمە لە شاری کەرکووکە ینی وەکوتم بەشێکین بەڵام لەگەڵەوەشدا لە بواری سینەمایە کارمان کردووە فیلمەکانمان لە چەندین فستیڤاڵە بەشداری کردووە و ئەم ساڵی پار بڵێن ینی 2004 ئێمە فیلمێکی دیکۆمنتاری زۆر ناوازەمان کرد لە تۆپ زاوە ئەمە لەسەر بودجەی بەڕێوەبەرایەتی خۆمان بوو لە وەزارەتی ڕۆشنبیریەوە پارێ بۆ تەرخان کرا و توانیمان ئێستا ئێمە فیلمەکە لە قۆناغی مۆنتاژین هەروەها هەر وەکو دایرەی خۆشمانیان من خۆم پار لەگەڵ کەسوکاری ئەنفالکراوانە و چوین بۆ نوگرە سەلمان لەوێ ئێمە توانیمان فیلمێکی دیکۆمنتاری لەسەر سەربازگە و قەڵای نوگرە سەلمان بەرهەم بێنین یعنی ئێمە پار دوو فیلمی دیکۆمنتاریمان لە بواری سینەمایە بەرهەم هێنا. زۆر باشە هەر بالم لێرا بمێنینەوە کە باسکردن لە بەرهەم و باسکردن لە بابەتە ئەو پرۆژە نوێیانەی کە بەتەمان ئەنجامی بن و یاخود پرۆژەتان بەدەستەوەیە لە وڵاتانی عەرەبی لە ناوچەکەیە ساڵانە فیستیڤاڵی جۆرا و جۆر ئەنجام دەدرێت چ لە بواری مۆزیک بێ لە شانۆ بێ لە سینەما بێ لە شێوەکاری بێ وەکو بەڕێوەبەرایەتیەکەتان توانیوتانە سوود لەو فیستیڤاڵانە وەربگرن بۆی بتوانن ئەو گروپانی کە لە ناو کەرکووکە هەیە پاڵپشتیان بکەن بەشداری ئەو فیستیڤاڵانە بکەن؟ ئێمە لە شاری کەرکووکە بەڕاستی کۆبڵێک گروپان بەشداری بەرچاویان کردووە لە فیستیڤاڵەکانی دەرەوەی شاری کەرکووک و دەرەوەی عێراقا بەڕاستی چ لە بواری شانەوە کوتم لە بواری فیلمشە بەشداری زۆر هەبووە بەڵام شەرت نییە ئەو کۆنتاک و ئەو بەشداربووانە هەمووی لە ڕێگای دایرەی ئێمەوە ببێ هەندێک جا خۆشیانە و گروپانە پەیوەندیان هەبووە و بەشدار بوونە لە فیستیڤاڵە نێودەوڵەتیەکانە وەکو بڵێن تیپی شانۆی هەوار لە چەندین فیستیڤاڵی نێودەوڵەتی بەشدار بووە کۆمەڵەیە گەنجی تر هەر تیپێکیان هەیە ئەوانش ئەو بەرهەم ئەو دەرهێنەرە لە چەندین شوێنە لە ئێران لە ڕۆژاوا لەوانە بەشدار بوونە ئەمانە بەردەوامی ینی لە شاری کەرکووکە چ لە بواری فیلمە ئەو بەشداری و کۆنتاکانە هەبوو بەڕاستی. بەڵێ دەستان خۆش کاک محەممەد ئەگەر پێم بڵێ بۆ کار و چالاکیەکانی داهاتوتان چه پرۆژێک لە بەردەسایە ینی بە کورتکرایی بڵین لەم ساڵدا تا کۆتایی ساڵ چه پرۆژەیەک هەیە کە بەتەمان ئەنجامی بن لە شاری کەرکووکە جاییتر لە هەر بوارێکی هونەریە بێت ئەگەر پێمان بڵیت وەکەیش ئەکریانی ئەو پرۆژانەی کە ئەگەر بوونیان هەبێت لەم ساڵدا ئەنجامی بن. بەڵێ ئەمەوەڵە کۆمەڵێ پرۆژەمان هەیە هەروەکو باسم کرد ئەو پرۆژەی فیستیڤاڵی مەقاماتە هەروەها فیستیڤاڵێکی هونەری ترمان هەر لە ڕێگای تیپی شانۆی ئاشتیەوە باوکاری ئەوانە پرۆژەیەکی گەورەمان پێشکەش کردەوە فیستیڤاڵی هونەری ئاشتیە یعنی ئەو فیستیڤاڵە بۆ هەموو پێکاتەکانە لە بواری
شێوەکاری و مۆزیک و شانۆ و فیلمیش خۆیەگرێتەوە لە هەموو بارەکانە ئەم فستیڤاڵیش پار پێشکەشمان کرد بۆ مێدێنی ینی ئەم ساڵ کەوا ئەو پرۆژانە جێبەجێ بکرێ هەروە ئەمە پرۆژەیەکی ترمان هەیە ئەمە ساڵانە ساڵ لە ساڵیادی کەڵە هونەرمەندی کوردیان سڵاح داودەیە خەڵاتی ڕێزێنانە بەخشینە یەشێک لەو هونەرمەندانەی کە خزمەتێکی بەرچاویان کردۆ لە بواری گۆرانی مۆزیک و مەقاماتی کوردیە ئێمە تا ئێستا 4 کوردمان بەڕێ کردووە ینی ساڵانە ئەو کۆنسێرتێکە کرێت و چ بۆ زیندوکردنەوەی گۆرانەکان و مەقاماتەکانی هونەرمە سڵاح داودا ئەم ساڵ خەر بەنیازی زانیاریەکان هەروەها بەنیازین پرۆژەمان بەڵێ بفەرموو بەردەوام بە ببوورە بەڵێ زۆر سپاس بۆیەوش بەڵێ سپاس بۆ محەممەد سعید بەڕێبەری ڕۆشنبیری هونەری کردوکە لە شاری لە پرۆژەماندایە ساڵیادی هونەرمەند بەڵێ کاک محەممەد بفەرموو گەشتێکت ماوە بڵێ سابری کوردستانش ئەنجام بدەین بەڵێ هەروەها لە بوارەکانی ترش هەموو پرۆژەمان هەیە بە ئومێدەی بتوان ئەگەر قەیرانی دارایی گرفت نەبێ ئێمە هەموو ئەو پرۆژانە ئینشەڵا جێبەجێکین بڵێ گەشتان ساق بێ دەست خۆش سپاس بۆ محەممەد سعید کە بەڕێبەری ڕۆشنبیری هونەری سعید کە بەڕێبەری ڕۆشنبیری هونەری کەرکک لە شاری کەرککەوە لەگەڵ ماما لە